تۆ لە مەعرەز عیش بکەی نوێری بە کابرا بڵی سیارەیەکم بۆ بکڕە بەخوا قۆڵمە بڕێ ڕیشت نەخوێنێتەوە شەواڵی کوڵت نەخوێنێتەوە جومعە و جەماعەتت نەخوێنێتەوە ئەوە دینداری ئەوە ئیمانداریە کابرا وەستایە هەموو ئەو نوێژەی کەوەها لە کاتی ئیشەکەی توان نوێژەکە و ئەچێ بۆ جەماعەت بەرامبەر بە ماڵەکەت ویژدانی نەبێ منهۆڵت بۆ دانا ئاوی دەرنەچێ لەبخت بۆ ئەکا دوای مانگێ بەرەوە بێ ئەوە ویژدانە خۆشەویستان ئیماندار ئەو کەسەیە کە خەڵکی لە خوێن و لە ماڵی ئەمین بن قەسەمەن بیلا هەر کەسێ جورئەتی کرد گڵایەکت بخوا 100,000 دیناری چاپی بریمەرت بخوا خوێنیشتی بەلاوە ئاساییە چونکەم ئیماندار پێوەری هەیە لا يؤمن أحدكم حتى يحب لأخيه ما يحب لنفسه ڕقیە شەرعیەکە بۆ کابرایەکی داما و 50,000 دیناری لێسەنێ توخوا باوکم ئێمە پێشتر ئەماوت خەڵکێکەیە زاڵمە ڕوا قورئانە خوێنێ بە ناحەق پارە لە خەڵک وەرەگرێ لەسەر قەبرەکان قورئانە خوێنێ و بۆی ناڕوا ئێستاکە خەڵکی وەکو ئێمە قورئانە خوێنێ و معاملەکە پارە وەرەگرێ ئەمە چ دینیەکە ئەمە چ ویژدانیەکە ئافرەت دێ بە سفوری مامۆستا ڕقی بۆ ئەکا و پارەی خۆشی لێسەنێ باسی تەوحیدی بۆ ناکا باسی حیجابی بۆ ناکا باسی عەبای بۆ ناکا ئێ باشە تۆ ئەمە چ فەرق دێ لەگەڵ کابرایەکی قۆڵ بڕی ناو بازاڕە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەفەرمێ المؤمن من أمنه الناس على دمائهم وأموالهم بخوت نڵێ من ئیماندارم تا خەڵکی لە ماڵ و دەمی خوێنی لێت ئەمینە یعنی ئەو کاتە چڵەپۆپەی ئیمان ئەبڕی کە خەڵکی بینیتی هەم لە خوێنی خۆی ئەمین بێ و هەم لە ماڵی ئەمین بێ تۆ لە مەعرەز عیش بکەی نوێری بە کابرا بڵی سیارەیەکم بۆ بکڕە بەخوا قۆڵمە بڕێ ڕیشت نەخوێنێتەوە شەواڵی کوڵت نەخوێنێتەوە جومعە و جەماعەتت نەخوێنێتەوە ئەوە دینداری ئەوە ئیمانداریە کابرا وەستایە هەموو ئەو نوێژەی کەوەها لە کاتی ئیشەکەی توان نوێژەکە و ئەچێ بۆ جەماعەت بەرامبەر بە ماڵەکەت ویژدانی نەبێ منهۆڵت بۆ دانا ئاوی دەرنەچێ لەبخت بۆ ئەکا دوای مانگێ بەرەوە بێ ئەوە ویژدانە خۆشەویستان ئیماندار ئەو کەسەیە کە خەڵکی لە خوێن و لە ماڵی ئەمین بن قەسەمەن بیلا هەر کەسێ جورئەتی کرد گڵایەکت بخوا 100,000 دیناری چاپی بریمەرت بخوا خوێنیشتی بەلاوە ئاساییە چونکەم ئیماندار پێوەری هەیە لا يؤمن أحدكم حتى يحب لأخيه ما يحب لنفسه من چۆن ئیمانم هەبێ بوهتان بۆ برایەکم بکەم چۆن ئیمانم کامڵ بێ برایەکم لە خۆشگوزەرانیا بێ حەزم بێ لێی داگیرکەم چۆن برایەکم ڕاوێژێکم پێکا لە ناو خەڵکیە هەموو سڕ و عیبەکەی هەڵماڵم نابێت خۆشەویستان ئیماندار بە وەصفی سنەت نەک بە وەصفی عەقلی من و تو ئەو کەسەیە کە خەڵکی لە خوێن و لە ماڵی ئەمین بن چەند کەس هەیە گیرۆردەی دەستی ئەوەیە کە موسڵمانێکی بەڕواڵەت ملتەزمی وەک من ئیشێکی پێسپاردە و دوای ئیشەکەی لە ناو کۆڵانەکانە باس کراوە بۆیە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام باسی خوێن و ماڵ ئەکا چونکەم خوێن هەموو کەس غیرەتی ڕشاندنی خوێنی نییە بەجددی وەرە زۆرە لە ئێمە قوربانیەکەن هێناوی مەڕەکەی خۆشمان سەر بڕین مەوزوعی خوێن پیاوی جورئەتداری ئەوێ بتوانێ بەڵام بۆ ماڵ هەمومان دەستمان شلە بۆ باخەڵی یەکتری بۆ ئەوەی فێڵ لە یەکتری بکەین بۆی قۆڵی یەکتری ببڕین بۆ ئەوەی هەناسەی یەکتری ساردکەین ئەمە زۆر خەڵکە گرێتەوە دکتۆرەکان ئەگرێتەوە تاجرەکان ئەگرێتەوە ئێمە ئەگرێتەوە ڕقیە شەرعیەکە بۆ کابرایەکی داما و 50,000 دیناری لێسەنێ توخوا باوکم ئێمە پێشتر ئەماوت خەڵکێکەیە زاڵمە ڕوا قورئانە خوێنێ بە ناحەق پارە لە خەڵک وەرەگرێ لەسەر قەبرەکان قورئانە خوێنێ و بۆی ناڕوا ئێستاکە خەڵکی وەکو ئێمە قورئانە خوێنێ و معاملەکە پارە وەرەگرێ ئەمە چ دینیەکە ئەمە چ ویژدانیەکە نەخۆشێک دێ ئافرەتێکی داما و قورئانە خوێنیتە بانیا 30,000 دیناری لێسەنی بۆ جەلسەیەکی دەدەقەی یاخود ئەڵێ مۆبایلەکەیدا ئەگیرسێنێ وەکو پەرژینێ قایم بێ ئەجەلەکم وڵا وەکو مەڕووبزن قورئانیان بۆ لێدا بابە ئەسڵەن ڕقیەی شەرعی ئەڵێ مەسەلە ئەهێنێ پێویستە ئێمە خۆمانیش بشێلینە نێجار ئەو ڕقیە جائیزە ڕقیە بەشێکی ئەوەیە مڕەقی دڵی ئەو کەسە ئاو بداکەوەها ڕقیەی بۆ ئەکا ئافرەتێک دێ سفورە گەنجێک دێ نوێژنەکەرە حرامخۆرە تووشی کوفر بۆ ئەبێ نەسیحەتی بکەی ئەبێ بڵێ بەڵای بەڕێزم ئەمە ئەم ئیشە نەکەی تۆ خۆت بوویتەتە بەشێک لە شەیاطین ئافرەت دێ بە سفوری مامۆستا ڕقی بۆ ئەکا و پارەی خۆشی لێسەنێ باسی تەوحیدی بۆ ناکا باسی حیجابی بۆ ناکا باسی عەبای بۆ ناکا ئێ باشە تۆ ئەمە چ فەرق دێ لەگەڵ کابرایەکی قۆڵ بڕی ناو بازاڕە بۆیە کاتێک کە ئێمە خەڵکی لەسەر ماڵی لێمان ئەمین نەبوو دینیش هەرگیز لە ئێمە وەرناگرێ و حەقی خۆشیەتی دینمان لێ وەرنەگرێ چکە مەگەر ئێمە بەرامبەر ماڵی خەڵکی جەریء بین بتوانین ماڵی خەڵکی بخۆین
ئەو کاتە هەموو کەسێک ئامادەیە هیچ شتێکمان لێ وەرنەگرێ بەڕێزەکانم. والمسلم من سلم المسلمون من لسانه ويده. مسلمانان ئەو کەسەیە خۆشەویستان کە خەڵکی لە زمان و دەستی ئەمین بێت. ئەو زمانە ئەگەر ئاگات لێ نەبێ بەرەو هیلاکەتت ئەبا، کردەوەکانت هەمووی بەبا ئەدا، لە ڕۆژی قیامەتا بانگت ئەکەن. ئەو کەسەی کە غەیبەتت کردووە، کە ناموسی هەت کردووە، کە بوهتانت بۆ کردووە. بوهتان جۆری زۆرە خۆشەویستان. گەنجێکی ڕێکوپێکی ملتەزم ئەبینی تەعنی لێ مەدە، ئیهانەی مەکە، بە خراپ باسی مەکە. کاتێک کە کەسێک بۆ خۆی لە خۆی و ماڵ و مناڵیان ملتەزمە شتی بۆ هەڵمەبەستە، ئیهانەی مەکە. بۆ ئازانی لە دەست بەتشی خوای پەروەردگار ڕزگارت ئەبێ. بە ئەڵڵا من ئەگەر پێم خۆش بێت لە تۆڕە کۆمەڵایەتیەکان یەکێک فەزح ئەبێ ناوی ئەزڕێ، وەڵڵا خوای پەروەردگار چۆن لەم بەرزیە قساکەم ئاوا حەیام ئەبات. ئەمە فەرمودەیە کاکە، ئەمە تاقی کراوەتەوە. ئەمە لە مێژووی ئیسلام و لە سەلەف و لە پیاوچاکانە بە هەزاران بەڵگەی لەسرە. پێویستە ئاگال لە دەست و زمانت بێ، ئەو دەست و زمانە نەیگریتەوە بەرەو هیلاکەتت ئەبا بەڕێزەکەم.